بەڵێ حکوومەتی ناوەندی 5 موچەی لە ساڵی 2019 بۆ هەرێمی کوردستان نردووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دوایەوەی کە ئەم پارانەی کە لە بەغداوە هاو بڕەکەی مانگانە بوو بە 453 میلیارد ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارماندا کە لەم شوێنەی لەگەڵەوەی بەڕێز وەستاوین بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز جێگری سەرۆک وەزیران و تیمی ئەنجومەنی نەوتوغاز لێرە ئەو ئیعلانەمان کرد کە پاشەکەوتی موچە نەما کە پاشەکەوتی موچە نەما مانگانە پێویستمان بە 881 میلیارد دینارە بۆ ئەوەی کە موچەی پێ بدەین. ئەم 881 میلیارد دینارە 453 میلیاری لە بەغداوە دێت. باقیەکەی هەرێمی کوردستان خۆی دابینیەکات لە داهاتی نەوت لە داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان وەلەو بڕەپاری کە هاوپەیمانان ئەیدەن. واتە خۆی پارەکە بەشی موچە ناکە بەڵام بەداخەوە لە چەندین ناوەندی ئەعلامی لە چەندین شوێنەوە یاخود لە بەغداوە هەندێک لە پەرلەمانتارەکان دەڵێن ئەم پارێ دراوەتەوە بە قەرزە. خۆی پارەکە بەشی تەواوی موچەکەی نەکردووە ئێکە پارەیەک زیاد نەبێت چۆن لێ درێتەوە بە قەرزە. ئێمە 1 تریلیۆن و 831 میلیارد ماخسووتە سەر بەس بۆم 5 مانگە. بابەتێکی کە زۆر گرنگە بۆ ئێوەی بەڕێزی باسکەم ئەوەیە کە من باسی ساڵی 2010 کرد 3 مانگ دواکەوت بووین بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی نەوتوغاز کە کۆبوونەوەی ئاسایی خۆی کردو لەسەر ئەم بابەتە لەوێ بڕیارماندا کە لە ساڵی 2019 بەردەوام بین لە دانەوەی موچەی ئەو 3 مانگەی ساڵی 2010 بۆیە کە ئەڵێن 5 مانگ لە بەغداوە پارە هاتۆ بەڵێ 5 مانگ هاتۆ بەڵام بەو 5 مانگە موچەی مانگی دەی 2010 دراوە بە پاشەکەوت موچەی مانگی دەی 11 2010 دراوە بە پاشەکەوت موچەی مانگی 12 دراوە بە بێ پاشەکەوت و هەروەها ئەمە 3 مانگی دوو مانگەکەی کەشی موچەی مانگی یەکی 2019 دراوە بە بێ پاشەکەوت موچەی مانگی دوی 2019 دراوە بە بێ پاشەکەوت واتە ئەوە 5 مانگە